ئەم شەیدکردنە بە مێژوویەکی تۆمارکراوی ئەزانم. ئەمە لەسەر ژنان نییە، ئەمە لەسەر خاک وەتەنە. ئەبێ هەموو ژنانی ئێمە ئاوا چەک بەشان بێت، چەکشی بەشان نەبێت، ئەبێ قەڵەم بەدەست بێت، ئەبێت دیفاع لە ژن بکات، دیفاع لە خاکی کوردستان بکات، دیفاع لە هەر چوار پارچەکەی کوردستان بکات. ئەمە ئێستاکە بە سنگی خۆی لای دڵمەوە وەستانومە، ئەمە کچی منە، ئەبێ من خوێنەکەی ئەو نێم بە پیرۆ هەزارانی دایکی من خۆم دایکی شەید ڕەنگینم، من کچەکەی خۆم لە جەبهەر لەلای خۆم شەید بوو، لەگەڵ خۆم کچەکەم شەید بووە. منشان ئەمڕۆ چلەی شەید ڕەنگین بووە، ساڵانەی 8 ساڵ لەمەوە پێش شەید ڕەنگین من شانازیەکەم، من لە وەسڵ ناکەمەوە ئەمڕۆ کچەکەم شەهید بووە یان ئەمڕۆ خوشکەکەم شەهید بووە واز بێن و بترسم. من ئەیتر ئەنجا لەمە دووە چەک و قەڵەم هەڵەگرم، دیفاع لە ژنەکەم و دیفاع لە خاکی کوردستانەکەم. من ئەمە قەت بەوەی نازانم بەڵام ژنێک مرد، ئەڵێم شێرێکم لێ شەهید بووە لە چوار پارچەی کوردستان هاتۆ دیفاع لە کوردستان نکات. من ئەمە گریانی ئەوە نییە بڵم کچەکەم کوژراوە، من ئەو گریانەیە ئەو ئازارەیە کە کوردستانم داگیر کراوە. هەزاران کچمان شەهید بووە، هەزاران برامان شەهید بوو، کەس نازانێ قەبر و خاک و گۆڕی لەکوێیە بەبێ تاوان. ئەمە چیە کوردم لەسەر کوردایەتیە من ئەوە شەهید دەبم، قەت نابێ وازی لێ بێنیت، دەقە بە دەقە دەبێت و خوێنت بڵێت بەو دەقەیە کە تۆ بیسەلمێنی کوردستانی ئێران و کوردستانی سووریا و تورکیا و هەموو کوردستانەیە کوردستانە دژمان ئێمەیان پارچە کردووە، لەبەر چاوترسینیان کردین بترسین، ئێمە ناترسین لەوە سڵ ناکەینەوە بەساقا، ئێمە سڵ ناکەینەوە لە کوشتن، لە بڕین، لەسەر بڕین، لە ماڵ سووتان، لە هەر شتێ بێ ئێمە کوردین، تەنیا ئێمە کوردین لەبەرەوە داوا لە خاکی کوردستانەکە ئازاد بین، داوا ماڵی کەس ناخۆین، چامان لە ماڵی کەسیشەوە نییە، تەنیا ئێمە کوردین. ڕۆژ بە ڕۆژ من هورم بەرزتر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ.